خاتوەژین بۆمان باسکە بزانین چۆن بوو شوشتنگی ئۆتۆمبیلەدارە. خۆی من هەردەمەوێ هەمیشە کارێکی جیاواز بکەم و لە دەڤەرەکەی خۆشماندا کەسێک نەبوو بەو چەشنە غەسلێک دابنێ. من پێشەنگ بووم، هەمیشە ویستمە ئیشێکم کە پێشەنگ بێ و لە دەڤەرەکەی خۆمان چەندین کارم کردووە ڕاستکەشکێم بووم بۆی ئافرەتان بێنە دەرێ و خۆی ئەو غەسلەش کە ئامانجم بوو ئافرەتان بتوانن لەسەر پێگەی خۆیان بوەستن ئەگەر دەستیش بۆ کارێکی قورس ببن دەتوانن تێدا سەرکەوتوو بن. باشە خاتوەژی مشتەرەکانە زیاتر پیاون یان خانمن؟ بێگومان هەردووکیانن. کامیان زیاترە؟ لە ئێستادا پیاوان چونکە ئافرەتەکان ئەو غەسلی ئێمەیان نەدیتووە و زۆر جار کە ئافرەتەکان دێن دڵخۆشن چونکە ئێمە هەموو پێداویستیەکانی خانمانمان دابین کردووە بە تایبەتی ئۆتۆمبیلەکانیان ئەگەر مشکلەیەکیشی تێدا بێ ئێمە فەس و هەموو شتەکانیان بۆ دەکەین و دەتوانین بۆشیان ببین بۆ لای وەستا ویان چاپ بکەین ئێوارە بن سارەکان. بەڕاستی ئەگەر شوشتنگێکی خانمان بێ سارەکە زۆر زۆر جوان پاپ بکاتەوە لەبەرەوەی خانمان لە خاوێنکردنەوەیە ماستەریان هەیە سەلیقەیان هەیە بەڕاستی. بڵێ پرۆفیسۆرن وڵای حەزەکەم ڕێڕانی سارەکی خۆم بەجای بڵای ئەوان ڕۆژانە خانمێک لە قەڵاتزێوە یعنی کەزانی بووی کە ئێمە غەسل لە قەڵاتزێوە هاتبوو بۆ ڕانیەوەی سارەکەی پشۆ دوێژ گەڕاوەتەوە جەخۆ ڕێککە سارەکەی پیسە بێتەوە بۆ خۆشی کەوای گوتی بەس بۆ ئەوەی کە ئێمە کە زانیمە ئێوەی ئافرەتان کە غەسلێکتان کردوێتەوە وەکو پیشگیریەک هاتوو بۆ لامان و ئێمە زۆر زۆر دڵخۆش بووین کە یعنی توانیمانە لە دەڤەرەکەی خۆمان ئافرەتان لە شوێنە جیاجیاکانی شەوە بێن سەردانمان بکەن. کاک پێیاندا ئێوەش پرسیایی دەکەن بەڕاستی پێوەژەوە دەشورینیتەوە خەڵک چۆن دەبینن خەڵکی دەڤەراوە چاوات بینن کاری ئەفرەتا ماڵباتەوە وەک ماڵبات و مەرو و دۆست بێگومان هەر کارێک کە دەستی پێکە قورسی خۆی هەیە و ئەو کارێکی ئێمەش دەستمان پێ کردووە لەبەرەوەی جوڵەیەکی زۆری دەوێت لەبەرەوەی تاقەیەکی زۆری دەوێت و هەر کاتێک کە کەسێک دێتە لامان مەسەلەن زۆر جا بەتایبەتی پیاوان پێمان دەڵێن ئەو کارە قورس نییە بۆ ئێوە بەڵام کاتێک ئامانجەکەی ئێمە دەبینن کە سارەکەمان بە چەشنێک خیان کردێتەوە هەڵبەت ئێمە ئافرەتان بەتەنێنین لە غەسلەکەماندا چەند کوڕێکی شارەکەی خۆمان ئێمە سەرپەرشتی ئەوان دەکەین و توانیمانە ئەوانیش خەینێ هەرێکی کاریش بۆوان بڕەخسێنین بەڵام کاتێک کە ئامانجی سارشنەکە دەبینن زۆر زۆر دڵخۆشن و تکراری دەکەن ئینشاءالله زوو سارەکەمان پێش بێت. چەند کەس بۆ هێوە ئیشەکەن چەند کەس بۆ ئێمە لە غەسلەکەی خۆماندا 9 کەسین 3 ئافرەت و 5 کوڕیش تێدا. باشە ئەژین خان تۆ بەسێک باسی کەش و هەوای کاری بازرگانی لە ڕانیە بکەین لەو دەڤەری بتوێن پشدار کەشێکی وا لەبار هەیە بۆی خانمانیش بێننە و کاری بازرگانی پەرە بە کاری بازرگانی بدەن یان جارێ لەو خۆناغە هێشتا ئەرکەکە زۆر سەختە کارەکە زۆر قورسە؟ هەڵبەت هەر کارێکە بکەی قورسی خۆی تێدا بەڵام دەتوانم بڵێم ئافرەتان دەتوانن تواناکانی خۆیان نیشاندن هەڵبەت هەموو گەنجێک من کەش و هەواکە لەبارە بۆی خانمان بێنە ناو کاری بازرگانی لە ئێستادا وردە خەریکە یعنی ڕێچکەشکێنی زۆر زۆر دێتە پێشەوە ئافرەتانیش دەتوانن سەیری ئێمەکەن ئێمە بە نمونە وەرگرن بۆی بتوانن کاریکە بکەن هەڵبەت من داوا لە هەموو ئەو کەسانە دەکەم کە شتێکیان بەدەستە یان بازرگانن بیهێن بۆ دەڤەرەکەی ئێمە بۆی بتوانین یعنی ئێمە شاوکاریان بین یعنی بۆچی لە شارە گەورەکان بە نمونە بڵین هەولێر ئەو هەموو پرۆژە گەورە هەیە بۆ لە شارێکی ئێمە گەر بێت و کەسە زۆرن خانمانی لە دەڤەری بتوێن پشدەرکاری بازرگانی دەکەن بە پێی تێگەیشتنی تو بە دوواداچوونی بەڵێ زۆرن وەک من کە یعنی تەجروبەیەکم کردووە هەڵبەت پەلیان کێشا بۆ شارەکان لە شارەکەی خۆمان دوور کەوتونەتەوە لەبەرەوەی لەوانەیە لە ناو ڕانیە و خەڵاتزێ ئەوانە کار ناکەن هاتوونەتە سلێمانی و هەولێر ئەوانە بەڵێ بێگومان لەبەرەوەی بۆچی لەوانەیە هەلێکی گونجایان بۆ ڕوخسابە یان کەسێک لەلایەنی حکومیان لە هەر شتێک پشگیری نەکە یان داوای پشکی لێ بکە یان بە جۆرێک لە جۆرەکان ماشەڵە گەلکی پاک دەرخستی دەستێتە ساغ بێ نها کەسێکی ینی کەسێکی ترژی بەعینە پرۆژە ڕنابگە ئافرەت بن لە باژارەوە هون نابهێزن کەسێک لۆ دەبێژێ زۆر جار نامەم بۆ دێ پێم دەڵێن ئێمەش هیوایەکەی ئێمەش ئەوە بوو
بەڵام من نەمگوتووە مەسەلەن تۆ ناتوانی نا تۆش دەتوانی هەڵبەت لەوانەیە ئەزمونونەکەی کە من کردێتم هەندێک مشکلە بۆ من دروست ببن من هاوکارت دەبم لەوانێ ئەو مشکلە بۆ تۆ نێتە پێشێ بەردەوام بە دەتوانی ئەتۆ ئەو کارە بکەیت چۆن من توانیم ئەتۆش دەتوانین لەسەر ئەمە لە سوۆسیال میدیا تۆ ڕێنمایی بە خەڵک دەدەی بە خانمان بە تایبەتر کە بۆ خۆت ئاستەنجیەک هاتۆتە ڕێت و ئێوە ئەوان چۆن زاڵ بن بەسەر ئەم ئاستەنگیانە؟ بەڵێ بێگومان زۆر جار نامەی خانمانم بۆ دێ ئێمە حەزمان لێ کارێکی ئاوا بکەین چۆن بیکەن من ئەو بە تەجروبەی خۆم ئەو هەڵانی کە بۆ خۆم کردومە بەوان ناڵێم بەڵکو لەوانەیە تەجروبەی جوانتریش بۆوان بڵێم ڕێنماییان بکەم زۆر جار کە کاتێک وەڵامەکەی وەردەگرم ئێمە کولفەی ئەوەمانە گە کەسێک هاوکارمان بێ بەڵام بە تایبەتی بڵێم خانمانی ئێمە یعنی خەونەکانیان بردۆتە ژوورەکەی خۆیان ناتوانن ئەو خەونە جوانە یان ئەو هیوا و ئاواتەی کە خۆیان هەیەە لەوانێشە خێزانەکان ڕێگریەک بن بەڵام چی پەیامێکت هەیە بۆ ئەو خانمانەکە من بە هەموو خانمەکان دەڵێم بە تایبەتی بە پیاوەکان دەڵێم هاوکاری ئافرەتەکانی خۆیان بن هاوکاری کچەکانیان بن بۆی بتوان خەونەکانیان بێن نەدی لەوانەیە دەیان کرد لە شارەکەی خۆم خەونی جوانتری هەبێت لە من بەڵام نەتوانێ پیشانی بدە بە تایبەتی بڵێم یعنی خەونەکان کوژراون لە دەبەرەکەی مە خەونی گەنجان کوشتویەتی خۆیان بە تایبەتی ئەگەر خۆیان ینی بوێرنین بەوەی کەوا دەست بە کارەکانیان بکەن خەونەکانیان بکەنە واقع لایەنێک بۆ خۆیان و لایەنێکیش حکوومەت بەرپرسە لەوەی گەنجەکانمان خەوتون یعنی هەمویان لە کافتریاکاندا جێگەیان کراوەتەوە لە شوێنێکی ڕۆشنبیری و هوەری یعنی دەرگا داخراوە شوێنێکی هوەری کولتوری لە دەڤەرەکەی ئێمە تۆزی لەسەر نوشتووە یعنی ئەوانە بوونەتە هۆکارێک بۆی گەنجان بچن لە کافریاکان دانیشن و خەونەکانیان لە گۆڕنێ باشە بەر لەوەی کەوا ئەم کارە بکەیش کاری دیکەت کردووە؟ بەڵێ بێگومان پێشتر لەگەڵ هاوسەرەکەم پرۆژەیەکمان هەبوو پرۆژەی خاوێنکردنەوە گروپی ئەڵمانی ناو بوو توانیمان لەوەشدا سەرکەوت بووین 23 بۆ 25 کارمەندمان لێوێشدا هەیە و لێوێش ئێستا دەست بەکارن و بەڵام بە پێویستم زانی پرۆژەکە گەورەکەین ئەو سەرپەرشتی ئەو کارە کات و منیش بتوانم چەندین کەسی کە لە غەسلەکەدا جێگە بکەمەوە باسی یەکەم ڕۆژم بۆ بکە کە ئەو شوشتنگەیەتان کردەوە چۆن بوو کەس هات هەڵبەت یەکەم ڕۆژ کە کردمانەوە پێشتر ئێمە یعنی غەسلەکەمان بە تەواوەتی تەرتیب کرد شوێنێک زۆر گەڕان بە دوای شوێنێک کە لۆکیشنەکەی باش بە بۆی بتوانین خەڵک سەردانمان بکە و دیار بێ شوێنێکمان دۆزیەوە توانیمان ئەو کارەکەین بە خەڵبەت بە هاوکاری کەسێکی شارەکەی خۆمان توانیمان ئەو غەستەکەین و هاوکاری کردوین پرۆژەکەم پێشکەش کردو و هاوکاری کردوین یەکەم ڕۆژ کە جلەکانمان لەبەر کرد چونکەم پێشتر ئەو تاپری غەسلم بەکارهێنا بوو لە شوتنگەی ماڵخاوێنکردنەوە لەوێدا من باش بووم و یەکەم سیارەکە هاتە ژوورێ یعنی زۆر زۆر سترێس بووین بۆی کە بتوانین چۆن خاوێنیکەینەوە چونکە یەکەم جار بێمە کارێکی ئاوکەین ڕاستە ئێمە لە ماڵی ئەو ئیشەمان کردبوو بۆ خۆمان بەڵام کەمێک سترێس بووین بەڵام کاتێک ئامانجەکەمان دی زۆر زۆر دڵخۆش بووین ئەو کەسی یەکەم سیارەی هێنا ئێستاش هەر بەردەوام مشتری خۆمانە و تکراریەوە دەکاتە زۆر جار پێمان گوتووە ئەو کەسی کە یعنی بە ناوی تۆ بێتە ناو غەستەکەی خۆمان ئێمە داشکارنێکیشی بەدەست ئیسماعیل کە هاتی بۆ سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێت